بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، سڵاوی خۆم و باقی هاوکارانم لە بەرنامەی تەندروستی پێشکەشتە. بەڕێزان، پێشەوەی کە بچینە سەر بابەتی بەرنامەی ئەم هەفتەمانە، من مۆزوعێک بوو کە پێم خۆش بوو لێرە خزمەتی ئێوە بینەرانی خۆشەویست عەرزی کەم کە بۆ وەرزی داهاتووی بەرنامەی تەندروستی بەو نەتیجە گەیشتین کە ئەو تاقیقاتەی کە ئەکرێ لە زەمینەی علم و دانش و پزیشکیە پێشکەشی ئێوە خۆشەویستانی کەین. دیارە هەر تاقیقێک لەسەر نەخۆشی کە کردێت، چۆنیەتی نەخۆشیەکە، هۆکارەکانی، حتمەنە لە ناو ئەو بەرنامە پێشکەشی ئێوە یەکەین. بەڕەواڵی بەرنامەکانی پێشوویش ئێمە حتمەنە ئەگەر فرسەتێک کەفێت، ئەگەر حاڵەتێکی تایبەت بێت، نەخۆشیێکی تایبەت بێ، یا ئەوەی کە مۆردێک باس کراوە ماوەیەکی زۆری بەسەرچووە، وەکو دووبارە وتنەوە یا تاقیقاتێکی تازە بکرێت، ئەوە حتمەنە پێشکەشی ئێوە خۆشەویستان یەکەین. بۆ نمونە بەرنامەی ئەم هەفتەمانەکە لەسەر نەخۆشیکە بەناو لوپوس، لەسەر تاقیقاتێکە کراوە، ئەتوانین بڵێن کە ئەو وەرزی داهاتووی بەرنامەکانی تەندروستی هەر لەم هەفتەوە دەست پێکە. دویش ئەوەی کە ئێمە ئەزانین ئیسە ژینگە زۆر لە معرەزی مەترسی هەیە، ئەوەی کە ژینگە پیسە بێت و تەئسیراتێکی هەیە لەسەر ئسلامەتی مرۆڤ، بەتایبەت ئەو بەشەی کە ئەگەر ژینگەیەک ناسالم بێت لەسەر مرۆڤ، چۆن مرۆڤەکە ناسالمەکات، یانە بەشە نەخۆشیەکەی یا لەو حەوزە بێت، حتمەنە بەرنامەکانمان لە داهاتووە بۆ بەشیشە بەتایبەت بە ژینگە و ناخۆشیەکان یا ژینگە و سلامەتی مرۆڤ ئێمە حتمەنە تایبەتی اختصاصی پێدەین. بەرنامەی ئەم هەفتەمانە لەسەر نەخۆشیکە بە ناو لوپوس، کە ئەو لوپوسە هەر بۆ ناوە ئەناسرێت وەکو دەستەبەنیش لە دەسەگەر نەخۆشیگەر ڕۆماتیزمیشە دایەنن، یانێ وەکو ئەوەی کە بەشێکە لەو نەخۆشیگەرەکە بە نەخۆشیگەر ئارتریت یا ڕۆماتیزم ئەناسرێت دایەنن. لە مؤسسەیەکە لە وڵاتی فەڕەنسا تاقیقاتێک کرابوو لەسەر ئەو کەسانێک کە نەخۆشی لوپوسیان هەیە، ئەو تاقیقاتیشە زۆرتر لەسەر سلولەکان یا خانگەر لەشیان کرابوو کە ئایا بتوانن بگەین بە ئەوەی کەتان چارەسەرگەرێکی باشتر، دەوا و دەرمانگەرێکی باشتر، یا ئەوەی کە هەر ڕیشەکەنیشی کەن. تاقیقاتیان کردبوو کە ئەو تاقیقاتە هەر نەزەراتێکی پێشوو کە حتمەنە ئێمە کاتێک گەیشتینە بەشی نەخۆشیەکەی لوپوس، ئەو نەخۆشیە حتمەن پێشکەشی ئێوە خۆشەویستان یەکەین. بەڵام ڕای گشتیەکە، ئارای نەزەرەکە ئەوە بوو کە هەر ئەو سیستم ئیمنیەسە زۆرتر دەخیلە، بەڵام هۆکارگەرێکی تر وەکو وراستیش ئەتوانێت دەور ببینێت لە ناویە. بۆ سیستمی ئیمنی من پێشەکی پێم خۆشە کە سەرەتای بەحسەکەی ئیمڕۆمان کەمێک لەسەر ئەو سیستمی بەرگری لەشە بۆ بینەرانی خۆشەویست باسکەین. ئەو کۆندامی بەرگری یا سیستم دفاعی بەدەن سیستمێکە کە ئەگەر هەر عامڵێکی خارجی، ئەگەر میکرۆب بێت، ژەهر بێت، باکتری بێت، هەر عامڵێ بێت، وەکو سەروازگەری لەش تێن بەرەنگاریە بنەوە، هێرشی بۆوە بن و دفاعەکەن. بۆیە هەر بە سیستمی دفاعی لەش ئەناسرێت، یا ئەو کۆندامی بەرگریە. کۆندامی بەرگری لەش یا سیستم دفاعی معموڵەن لە دوو شوێنەوە تەهیا کردن. یەکێکیان لە مۆخی ئێسکە، یانە لەو بەشەیەک ئێسک کە مەغزی ئوستوخانە، ئەو سلولگەرە یا ئانتیبادیگەرە دروسە بن، ئانتیبادی یا دژە ژەهر دروسە بن، و ئەو مەواردە میکرۆبگەرەی کە واردی لەش بوو بن، ئەو میکرۆبگەرە تقریبەن بێ خاصیەتەکەنەوە، زەعیفەکەن. ئەگەریش لە ناویان نەبن، معموڵەن زۆر زەعیفیانەکەن یا بە حاڵەتێکی بێخەتەر و کەم مەترسی دەریان تێرن. دوومین سەرچاوی ئەوانە لەنفۆسیتەکانە کە ئەمانیشە سلولگەرێکن کە لە خوێنە هەن لە ئەو سیستم بەرگری لەشە کە تێنە ناو جەریان و سوڕانەوەی خوێن لە لەشە، و ئەو حاڵەتە دفاعیە دروستەکەن ئەو مزاحمانە کە ئیسا ئەتوانێت میکرۆب بێت یا ژەهر بێت لە ناویە بن. معموڵەن ئەو دەستە نەخۆشیگەرە کە بە نەخۆشیگەر سیستم بەرگری لەش ئەناسرن، لەم حاڵەتە لەنفۆسیتەسە یانی ئەخلالەکە خلەلەکە لەم
حاڵەتە لەنفوسیتە خۆی نیشانەدات. چۆنیەتی ئەم حاڵەتە کە ئەم نەخۆشیگەر سیستم ئیمەنیانە پێژن، چۆنیەتیەکەی ئەوەیە کە کاتێک کە میکرۆبێک واردی لەشە بێت، ئیسە میکرۆبە یا ژەهرە یا هەر حاڵەتێکی ترە، کاتێکە واردی لەشەوێت ئەم سیستمگەرە دفاعیە بەرگریەکەن. کات هەیە کە ساختمانی سلولی ڕێک نزیکە بە ئەو ساختمان سلولگەر تەبیعی لەشە، بۆیە ئەم سیستمی بەرگریە تووشی خەتایە بێت. یانێ ئەوە هەیەکە لە کاتگەرێکە هێرشەکە خودی و غەیرە خودیەکە ناشناسێت، بە جێگەی ئەوەی کە هێرشەکەی بۆ موانعێکی غەیرە خودی بکات، ئەو حملەگەریە بۆ موازعێکی خودی ئەکات. هۆکارەکانی ئەڵێن کە وراست ئەتوانێت نەخشی بێت، ئەو ژنەتیکە کە نەسڵ ئەندەر نەسڵ کە انتقالە دەرگێت، ئەو وراست یا ژنەتیک ئەتوانێت دەور و نەخشی بێت لە هۆکارێک بێ بۆ ئەم سەرچاوی ئەم نەخۆشینگەرە. هەروواکە وتمان ئەم سیستەمە بەرگریە بە پێچەوانە یا عوەزی شتبایی سلولگەر خودی مورد هەدەف قرارن، بۆیە هەر نەخۆشیگەرێکی چۆن لوپوس نییە، ئارتریت ڕۆماتوید نییە یا ڕۆماتیزم، نەخۆشیگەرتر وەک جۆرێک لە دیابێت، جۆرگەرێک لە کەم خوێنی، هەر لە جۆری ئەم دەسەبەنیگەرە هەن. معموڵەن ئەوانیشە کە وتمان حاڵەتێکی ئرسیان هەیە لە گەشەی کاتێکە مرۆڤ گەشاکات، بەتایبەت لە ئەو کاتێکە مناڵە غودەیەک هەیە کە ها لە پشت ئەو ئێسکی جناغی سینە کاتێکە قەفەسەی سینە دەندەکان پێکەوە وەسڵەون، ئێسکێک هەیە کە حاڵەتی خەنجەرمانندیشی هەیە لەوە غودەیەک یا لۆی کا لە پشتەوە تیموسی پێڵێن کە اختلال لەوە ئەو هورمۆنگەرەی کە تەرەشحەکات ئەڵێن یەکێک لە سەرچاوەکان ئەتوانێت ئەوە یانی جیا لە ژێنەتیک یا وراست ئەتوانێت یەکێک لە هۆکارەکان خەلە لێبێت کە لەو دروستبوونی هورمۆنەوێت کە لەو تیموسە خۆی نیشانەدات. تەسەوەرێکی تریش هەیە کە ئەڵێن بە چاو 50 ساڵ 150 ساڵ لەمەوبەر بەهۆی ئەوەی کە دانشی بێداشتی چووەتە سەرەوە، بێداشت زۆر ڕعایەتە کردێت، میکرۆب کەم وارد لە شەوێت، یا ئەگەر میکرۆبێکیش وارد لەش بێت بەهۆی ئەوەی کە تەجروبەیان نییە ئەو سیستم بەرگریە، وەکو پێشتر نییە کە مرۆڤ یەکسەرە لەگەڵ خاک و یا ئەو میکرۆبگەرێکە لە ناو خاکە بوو یا لە حیواناتە بوو زوو تووشی بێت ئەو سیستم بەرگریە تەجروبەیەکی باشی بوو. ئەوەیە کە وەکو ئەڵێن کە شناسنامەیەکی باش لەو سلولگەر غەیرە خودیە نییە لە بەردەستیانە، بۆیە جاروبار هەیە بەهۆی ئەوەی کە بێداشت چووەتە سەرەوە و ئەو میکرۆبگەرە زۆر کەمە بوونەتەوە یا بە کەمی واردی لە شەبن، ئەو حاڵەتە اختلالە دروستەکەن کە ئەو سیستم بەرگری لەشە حملەکەی پێچەوانەسیانێ بە جێگەی ئەوە بە ئەوامڵێکی بێگانە وەکو میکرۆب، ژەهر، سەم، هەرچێکە هاتوێتە ناولەش، بۆیە ئەو حملەیەکی پێچەوانە ئەتوانێت لەو بابەتە ڕووبات و ئەو حملەکە بە باشتر خودیە، ئەو یەکێک لە هۆکارەکانە. شکڵی ساختمانی ڤیرۆس و باکتریەکانە یەکێک لە دەلایلێکە ئەڵێن احتماڵی هەیە کە ئەو سیستم بەرگریە تووشی ئەو مشکڵا بێت. ئەم ساختمانی ڤیرۆس و باکتریشە تقریبەن لە زۆربەی مەواردە شکڵ ساختمانیەکەیان، شکڵ مولکولیەکەیان شەبێهە بە سلولی مرۆڤ، بۆیە جاروبار ئەڵێن کە ئەو سیستەمە کاتێکە تووشی ئیشتباوێت، ئەوەیە بۆ نمونە ئەکسپەردارێکە کردوویەتی لەو سلولگەرە غەیرە خودیە چۆنکە شەباهەتی هەیە، ئەوەیە ئەو تۆ حمڵی پێچەوانە دەست پێکات. معموڵەن کاتێکە ئەو سیستم بەرگریە لە دوو شوێنە زۆرتر خۆی نیشانەدات، یانێ لە دوو شوێنە ئەو حمڵەگەرە کە سەرچاوە گرێت یا ئەو مەناتەقەی کە مورد حملە قرارەگرێت، دوو شوێنە یەکێکی ئەو جۆنگەکانە، ئیسا غوزروفەکەیە یا تاندۆنەکەیە، کولن جۆنگە کە بە کەپسولی مەفسەلی یا بۆ کەپسولی جۆنگە کولن ئەو محتەویاتێکە ها لەو ناوە ئەو سیستم بەرگریە زۆربەی کات بەو شوێنە حمڵاکات، معموڵن ئازاری هەیە ئەم بەشە.
ئازاریشی هەیە کە ئەو نەخۆشیگەری وەک ئارتریت ڕۆماتوید یا ئەو نەخۆشیگەرە کە بە نەخۆشیگەر ڕۆماتیزمە ناسرێت ئەو تاقیقاتەی کە عەرز خزمەتیانم کرد لەسەر لوپوس کراوە کە لوپوسیش خۆی وەکو یەکێک لە نەخۆشیەکانی ڕۆماتیزمە ناسرێت ئەواسە کە ئازار هەیە بەس ئەو ئازارە زۆرتر لە مەفسەڵ یا جۆنگەکانە کە ئەو حملە سوورەتەگرێت ئەتوانێت ئەو هێرشە بە سلوگەر خودی بێت بە گلوبولگەر قرمز یا ئەو بەشەی کە بە گلوبولگەر قرمز لە ناو خۆیانە ئەناسرێت ئەو حملە سوورەتەگرێت شاید ئەمە ئازارێکی نەبێت ئەیشێکی نەبێت وەلێ ئەبێتە هۆکارێک بۆ کەم خوێنی یعنی کەم خوێنی کە کەم خوێنێکی هەمۆلیتیکیشی پێژن هۆکارەکەی هەر ئەو سیستم بەرگریەسە کە ئەو هێرشە پێچەوانەگەرە ئەو هێرشگەرێک کە اشتباهیە بە ئەندامگەر خودی سەرچاوەکەیە معموڵەن ئامارێکە بۆ ئەم نەخۆشیگەر سیستم بەرگریە سیستم دفاعیە هەیە ئەڵێن 5% مرۆڤ لە جەوامع لە کۆمەڵگاکانی جۆرا و جۆرە توش ئەم نەخۆشی هەن چۆن فقط وتمان ڕۆماتیزم نییە یا کەم خوێنی نییە نەخۆشیگەرێکی تریش هەن وەکو تیروید وەکو کەم خوێنی یا دیابەتی جۆری ئا کە ئەڵێن هۆکارەکەی ئەم بەشەسەکە سیستم ئیمنیە معموڵەنیش دەرمانەکەی دەرمان تاقیقات هەر ئدامە هەیە بە کۆرتیزۆنە دەرمانە ئەسڵیەکەی معموڵن کەسانێک ئەو نەخۆشیانە بێ کۆرتیزۆنە یا لە حاڵەتگەرێکە ئەو حملە بە حەدێ شەدیدە ئەو سیستم دفاعیە کە لازمە بۆ لەش مەجبورن دەرمانگەرێ بن کە بە دەرمانگەر سەرکوبکونەندەی سیستم ئیمنی یا سەرکوتگەر ئەو بەرگری کارگەرە ئەکرگێریانی ئەو سیستم دفاعی بەدەنە سەرکوب بەکرگێت بەو دەرمانگەرە بۆ ئەوە زەعیفەوە بێتەوە لە دامەنەی ئەو هێرشێرە بە بافکەر خودی بەریان پێ بگرن معموڵەن پێشگیریکی دوایش لە حاڵ حازرە نییە بەڵام تاقیقات هەروە وتمان لەسەر ئەم سیستم ئیمنیە بەردەوامە ئەو تاقیقاتی کە لەو مؤسسەی فەرەنسا کرابوو لەسەر نەخۆشی لوپوسە لوپوسیش خۆی یەکێکە معموڵەن چەند جۆری هەیە وەلێ جۆرێکی هەیە کە بە لوپوسی ئریتماتۆز پێسی ئەناسرێت کە ئەو ئریتماتۆزە هەر ئەو حاڵەتەسە کە ئەو واکنشەسەکە لەسەر پێسە خۆی نیشانەدات کە زۆر کەمە یانێ نادرە بەڵام ئەوە نییە کۆمەڵگاکان جامعەگەر مختلف بەنسبەت کەم و زیا ئەم نەخۆشیە هاتیە من حتمەنە لە درێژەی بەرنامەکە ئامارەکانی پێتان عەرزەکەم هەر لەو مەناتەقێکە خۆمان هەین تا دوور دەستگەرە غەرب یا شەرقی دوور کە ئەو ڕێژە کە ڕێژەی توشبوون بەم نەخۆشیە دەرسەدەکەی چەندێکە کە جزو ئەو بیماریگەر خود ئیمنیەسە ئەو بیماریەکە نەخۆشیەکە بە سیستم بەرگری هەڵەگەڕێتەوە جزو ئەوانە دەست بەنیە کردێت و متاسفانە زۆرتر لە خانمانە شایعە یانێ لە 10 کەسە کە ئەم نەخۆشیانە بێت نۆی خانمانن و یەک نەفەریان پیاوانە ئەو تەمەنیشە کە دەست پێکات تەمەنێکی گەنجی و جوانیە بەڵام لە خانمانە لە 35-45 وە سەرتریشەوە ئەم نەخۆشیە ئەبینرێت یا حاڵەتەکەی پەیا ئەبێت کە باعث یەک نەزەریەی تریش بووە کە ئەوە تەغییراتێکی هورمۆنیە ئەو تەغییرات هورمۆنیشە یەکێک لەو نەزەراتەسە بەتایبەت لە خانمانە کە بەدوایە ئەگەڕن کە ئەو تاثیراتی ئەو تغییراتی هورمۆنیەکە لە خانمانە کە تەمەنیان چووە 40 ساڵ 5 ساڵ بەرەو ژوورتر هۆکارێکە کە ئەو تغییرات هورمۆنیە ئەوێت عامڵێک بۆ ئەم نەخۆشیە کە نەخۆشی لوپوسە معموڵەن لەسەر پێسە خۆی نیشانەدات یعنی حاڵەتەکەی لوپوس لەسەر پێسە خۆی نیشانەدات بەڵام ئەتوانێت لەسەر دەمارگەر خوێنیشە نیشانەگەرێک لە خۆیەوە زاهر کات یا عفونەت لەو بافتە هەم بەندگەرە لە جۆمگەکانە ئەتوانێت هەر بە دوای ئەم لوپوسە نیشانەکانی زاهر بێت
حاڵەتەکەی کە هەیەی لوپوسە معموڵەن ئەڵێن لە قسمەتگەر ڕۆشنایی لەشە دروستە بێت قسمەتگە ڕۆشنایی لەش بەنسبەت ئەو مەسئلەی کوششە کە هەیە بۆ نمونە لەسەر کاسەی سەر ئەگەر ئێمە قسە بکەین خۆ کاسەی سەر بان سەر قژە ئەو قژە بەشێکی پۆشاندووە بەس بەشی دەم و چاوەکە بەشێکی بازە هەمیشەها لە معرەزی هەوای ئازادە لە معرەزی تیشکی هەتاوە دەستیش هەروە بەنسبەت ئەوەی کە هەوا گەرم بێت لە جەوامعێکی ترەکە پوششی ئازادتر بێت ئەتوانێت ئەم نیشانەگەرە مەسەڵەن لە شوێنگەری ترە وەک سەرسینە وەک ناوشان لەسەر قاچە لەوانە خۆی نیشان بدات بەڵام لەسەر ئەو دوو شوێنە یانێ سەر و چاو و سەر دەست بەتایبەت پەنجەکانی دەسە ئەو دوو حاڵەتە زۆرتر خۆی نیشانەدات نیشانەکانی ئەتوانێت وەکو خاڵێکی چکۆلە بێت کە بە مرور زەمان گەورەترە بێتەوە یا حاڵەتێکی هەیە کە ئەو خاڵگەرە ئەتوانێت سوورە لە ناوڕاستیە لە مەرکەزیە سپیە بێتەوە ئەو سپی بوونەوە دوای ماوەی کۆ پێسەخات و ئەو نیشانە دەرەکەوێت من بۆ نیشانە دەرکەوتنەکەی چونکە تاقیقات لە ماوەی 50-60 ساڵی پێشووە زۆر تاقیقاتێکی علمی کراوە بەڵام ئەم نەخۆشیێک نەبووە کە لە ماوەی ئەم 50-60 ساڵە بوێت بۆیە لە قەڕنگەر پێشیشەوە ئەم نەخۆشیە بووە بەنا بەنسبەت هەر جامعە هەر کۆمەڵگایەک ناوبەرێکی عەجیب و غەریبیشیانەتر بە نسبەت خۆیان بە دڵخای خۆیان داناوە بۆی چونکە نەیانزانیوە حاڵەتەکەی چییە هۆکارەکەی چییە بۆ نمونە لە بەشی کوردەواریە لە هەر ناوچەیەکە جۆرە ناوێکی هەیە ئەم نەخۆشیە بەڵام خۆشبەختانە ئیمڕۆ بەهۆی ئەو پێشڕەفتەیە کە لە زەمینەی علمەوە کراوە هەر بە نەخۆشی لوپوس ئەناسرێت یانێتر ئەو ناوبەرە نییە بۆ نمونەشێت لە وڵاتێکی ئەمریکا ئەگەر اشتباه نەکەم لەوێ پێشتر بە خەرمانەی مانگ یانێ ئەو وەکو مانگگرفتگی چێک ئاوا ئەناسرا یانێ دەموچاوێکە لایەکی سوورە وەک مانگ چۆن مانگ ئەگیرگێک ئاوە ناوگیراوە بۆیە وتم هەر ناوچێک ئەتوانێت ناوبەرێکی بێ بەڵام ئەوەی کە ئەمڕۆ هەیە هەر بەو نەخۆشی لوپوسە ئەناسرێت ئەوەی کە لەسەر ئەم نەخۆشیە بتانین بە علامەت اختصاریەکەی بە DLEش نیشانیەدەن کە هەر ئەو لوپوسی ئریتماتۆزی پێسیە کە وتمان نیشانەکانی زۆرتر لەو بەشانەی کە ئازادن هانە بەر تیشکە خۆی نیشانەدان من عەرزی خزمەتی بینەرانی خۆشەویستیشمان کەم هەیە ئەو کەسەها لە ماڵە هیچ نیشانەیەکی نییە بەڵام بە مەحزەوەی کە دێتە دەرەوە و تیشکی خۆری بەرئەکەوێت ئەو نیشانەگەرە زاهرە بێتەوە یعنی ئەو حاڵەتە معموڵەن وەکو باڵی پەروانەیشن یعنی ئەگەر ئێمە دیوارەی لوت لە نەزەرە بگرین ئەم لاو ئەولاکەی ئەگەر لە نەزەرە بگرین وەکو پەروانەیە شکڵ پەپولەی دروست دەکات ئەوانەی کە تووشی ئەم نەخۆشیە ئەبن معموڵەن ئەتوانێت نەخۆشیەکە سەرایەت کاتیانێ ئازاریان بێت لە بازی شوێنگەرترە بە تایبەت لە مەفاسڵ یا ئەو جۆنگەگەرە یا نیشانەگەرێکیان بێت لەسەر گورچیلەکانیان تەغیراتی لە میزکردنیانە هەم لە ڕەنگی میزە هەم لە حەجمێ لە بۆنیە لەوانە دروستکە ئەتوانێت لەسەر ڕیەکانە تەئسیردانێت لەسەر چاو ئەتوانێت تەئسیردانێنێت چاو حاڵەتێکی وشکی بەخۆی بگرێت کە بەرنمەیەک یا دوو بەرنمەی پێشوومان ئەگەر اشتباه نەکەم لەسەر وشکی چاوە ئەوانە قەترەگەرێک هەن کە مەرتوب کنەندە یا شیکەرەوەی شوان بە چاو ئەوانە هۆی چارەسەری هەیە بەڵام ئەتوانێت تەئسیراتیشی لەسەر CNS یا ئەو سیستم عەسەب مەرکەزیشیە بێت یان لەبان ئاعسابیشەوە تەئسیری خۆی دابنێت معموڵەن 5% ئەوانەیشە کە ئەم نەخۆشییانە هەیە یعنی لەناو 100 کەسیانە 5% جیا لەو علامە نیشانەگەرەکە لەسەر سەر و چاویانە هەیە ئەتوانێت ئەو نیشانەگەرە منتەشر بێ بڕوا بۆ شوێنگەرێکی تر هەروە وتمان کە ئەو شوێنگەرەی کە زۆرتر لە معرەزی تیشکی خۆرن وەکو پەنجەکانی دەست مل هەردوو بەشی پێشەوە چە لە پشتی ملەوە پشتی گوێ
دەموچاو ئەوانە ئەتوانێت ئەو نیشانەگەرە لەوێ خۆی نیشان بە. کاتەکەی معموڵەن لە هاوین و بەهارە زۆرە بەتایبەت لە هاوینە کە ئەو ماوەرا بەنەفشە دەرەجێ ماوەرا بەنەفشەکەی تیشکی خۆریش ها لەسەرەوە. معموڵەنیش ئەوانەی کە سەرەتاکانی یعنی نازانن بە ئەوەی کە سەر هەڵئەدات دوای 1-2 هەفتە یانێ نیشانەگەرێکی چکۆلە وەک لۆی خاڵێکی چکۆلەی سوور لەسەر گۆنایان بڵێن دروستە بێت، بەڵام دوای 1-2 هەفتەیەکە دوای ئەوەی کە لە معرەزی خۆرە بن بەتایبەت و شوێنانێکە خۆری هەیە ئەوەسەکە نیشانەکان تێنە دەرەوە. نیشانەکانی وتمان لۆگەرێکن یا لەکەگەرێکن سوورن تقریبان مشخصن لە دووریشەوە، دوای ماوەی کە وسعەت پێیاوەکەن و پۆست پێستی شەبنەوە یعنی پێسیش ئەخەن. جاروباریش هەیە ڕەنگەکەیان ئەگۆڕگێت یانێ بە حاڵەتێکی بەتایبەت ئەمە لە سەرە پێشتێت لەو بەشەیەکە قژ هەیە ئەو ڕەنگە یانێ وەک حاڵەتێکی برینی پێێتی برینەکە سوورە بەرەلای سپەتیە ڕوات ئەگەر دوای ماوەیەکیش ئەو شوێنە ئەتوانێت تووشی وەرینی قژیش پێ یانێ حاڵەتێکی تاسی لەو شوێنە خۆی نیشان بدات. بۆ خورین ئەتوانێت خورینی بێت یان نەیبێت، بەڵام ئەگەریش بیبێت یان ئەو کەسەکە ئەو حاڵەتیە پێسیە هەیە خورینەکەیان معموڵەن کەمترە. جیا نیشانەکانی ئەتوانێت ماندوویەتیە هەست بە ماندوویەتیەکەن، ماسوولکەکان یا عەزولاتیان هەمیشە خەسە دیارە، حەزەکەن ئیسراحەتکەن لە حاڵەتێکی ئیسراحەتە بن. جاروباریش یاوێکی خەفیفیان هەیە، ئەو کەسانێک کە لوپوسیان هەیە ئەتوانێت یاوێکی خەفیفی بێت کە ئەو یاوە خۆی یەکێک لە نیشانەکانە کە حتممە ئەبێت بە دوای چارەسەرە بڕوات، چونکە ئەوە یەکێک لەو نیشانەگەرەسە کە ئەو حاڵەتە دیارە بە پێس ڕزایەت نات خەریکە جوڵاکات کە خۆی بگەینێت بە مەفسەڵ یا جۆنگەکان لەوێشە خۆی نیشان بدات. دیارە نیشانەگەرێکی تریشی هەیە کەم یا زۆری ئەوەیە کە کێش یا وەزن تێتە خوارەوە لەسەر زەختی خۆین فشار خۆین ئەسەراتی خۆی هەیە، معموڵەن فشاریان ئەڕواتە سەرەوە، ئیشتهایان تێتە خوارەوە، میل وە خواردنیان تێتە خوارەوە. ئەگەریش ئێشی جۆنگەکان بگرن یەکێک لە مشخەساتی ئەوەیە کە لوپوسە ئەو جۆنگە دوولایەنە زیانێ ئەوە نییە بۆ نمونە زرانی لای ڕاست بێشێ لای چەپ نێشێ، بەڵکو هەردوو جۆنگەکە ئەتوانێت خۆی نیشان بێت. معموڵەن لەسەر پێسیشە ئەتوانین مشکڵاتێکی تر وەکو ئەوە کەلیسیۆمێک ڕسوب بکات و ئەو گوتمانەکە ئەتوانێت ڕەنگەکەی بەرەو سپیایی بوات، ئەو ڕەنگیان لە حاڵت سوور نەمێنێت بەرەو ڕەنگێکی سپیایی بوات، ئەوانە ئەتوانێت یەک لە نیشانەکانی بێت. بەڵام ئەوەیە کە ئەم نەخۆشیە بە نەخۆشی کە هەیە کە جاروبار دیاری نییە نامێنێت مەحڤەوێتەوە جاروباریش مەرحەلەیەکە کە ئەو مەرحەلەیەک خاموشی پێڵێن، مەرحەلەی تریشی هەیە کە ئەتوانین بڵێن مەرحەلەی گڕە کە گڕەگرێت یانێ تەشتی دەوێتەوە خۆی نیشانەدات، یانێ ئەوەیە کە ئەو تەناوبە ئەو نسبەتە لە ئەو پرۆسەیە هەسیێنە ڕیتمەکەی وەختەیە خاموشە، وەختیش هەیە گڕەگرێت یانە خۆی نیشانەدات. ئەو نیشانەگەرە معموڵەن لەسەر پێسە ئێمە بە وزوح ئەیبینین. بۆ دەستنیشانکردن یا تەشخیصی معموڵەن ئازمایشێکی تایبەت نییە، معموڵەن زاهر ئەو ئەڵمپیان زاهرە بسوورات، ئەو بسووراتە خۆی دیارە، یانێ کەسێک کە دوکتر بێت هەر بیبینێت ئەزانێت ئەوەیە، بەڵام بۆ ئەوەی کە دڵنیا بێت حتممە ئازمایشی خۆی نیشەکات، ئەو ئازمایش خۆی نیشە معموڵەن شمارش گلوبولەکانە سیدیۆماسیۆنێکە کە بۆ ڕوماتیزمە ئەوانە ئازمایشە دەرگێت. بیۆپسی یان نمونەبەرداری پێسە کە ئەوەیشە نمونەبەرداری یەکەن پێس بەشێکی لێ هەڵەگرن ئەیبن بۆ تاقیق لەژێر میکرۆسکۆپ. ئازمایشەکانیش کە وتمان هەر ئەتوانێت جیا لە ئازمایشی خوێن ئازمایشی میزیش بگرن، ئازمایش ئیدرار بۆ تەشخیصی. معموڵەن بۆ ئایا مراقەبەتەکەی ئەوەیە کە ئەو کەسانەی تر خۆیان ئەبێت ئاگادار بن بەتایبەت لەو ساعەتانەی کە تیشکی خۆر ها لەسەرەوە ماوەرای بەنەفشی خۆر ها لەسەرەوە خۆیان پارێزن ئەوەنە خۆیان لەبەر خۆر دوور بگرن. معموڵەن ئەو ماوەرای بەنەفشە لە سەعات 11 تا 2 ئەڕواتە سەرەوە،
من هەروە هەفتەی پێشوو هەروە ڕۆژنامەی کەوتە بەردەستم تواشامە کرد ئەو مەناتەقەی بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو خاوەرمیانە زۆربەی منتەقەکانی حتا و منتەق کوردستاناتیشی دەبوو یعنی ئەوەی کە ئەیانوت جوز و گەرمترین بوو یانە من لە دەبانترم نەدی بەڕاستی لە ئافریقایشە تواشام کرد ئەو ئەنازە نەبوو یەک دوو شوێنتریش هەر دەبوو ئیسپانیا و بەش مەرزیەکەی دەک ئافریقا دەک ئەو جنوب ئیتالیا و شتە جیا لەوانە فقط ئەو بەشەیە کە وتم کوردستانیشی تێبوو دەبوو باقی بەشەکان 4 5 3 بەڵام ئەو یەکێک لە مواردێک کە بینەرانمان خۆشیان ئاگادارن کە ئەمساڵ یەکێک لەو ساڵانەسە کە گەرمایەکی لە ڕادەبەدەر هەیە لەو ناوچانە بەڵام بۆ دەرمانیشی دەرمانی یەک کۆرتیزۆنە دەتوانێت کۆرتیزۆنە بۆ کەمبوونی حاڵەتەکان لە دەرمانی خۆراکی بێت هەم لە مەڵهەم و پۆمادەکان کەڵک وەربگیرگێت ئەوە دەرمانەکانیە وتمان ئەتوانێت سیستم ئیمەنیش ئەگەر زۆر شەدید بێت ئەو دەوارگەری بن کە ئەو سیستم ئیمەنیە سەرکوب بکات معموڵەن تەشخیصیشی حتمەنە ها بە ئەوەدەی پزیشکە پزیشک تەشخیصیەدات دەرمان خۆی ئێترە و کاتە ێزانێت ئایا چە زمانی احتیاجی هەیە بە دەرمان معموڵەن ئەوە دوای و ئازمایش و تایید و تەشخیصە ئەنجامێدەن هەدەفیش لە دەرمان یەکێکی ئەوەسە کە بەرگریکەن وتمەم نەخۆشیە هێشتا چارەسەری 100% نکراوە هەر ئاوە تاقیقە کردێ لەسەری هەروواکە هەفتەی پێشوو لە مؤسسەیەکە لە فەڕەنسا لەسەری تاقیقیان کرد لەسەر ئەم لوپوسە حتمەنە لە ئایندەیشە لە شوێنگەر تریشە هاوکات لەگەڵ ئەوانە پێشتریش و داهاتویش حتمەنە هەر تاقیقە کردێت بەڵام ئەوەیە کە هەدەف و ئەوەیە کە فعالیەتی ئەو لوپوسە لە بەدەنێک کەمەوەکەنەوە تا حدێکیش بتانن ئەو نیشانەگەرە ئەو جێگە زەخمگەرە لەسەر پێسە نەمێنێت معموڵەن وەکو ئاخرین مۆردێک کە ئەتوانم لە خزمەت ئێوە بینەرانی خۆشەویستە ئەرزی کەم بۆ بەرگری جارێکی تریش ئەڵێم کە تیشکی هەتاو بەتایبەت ئەو ئەشعەی ماوەرە بەنەفشیە کە لە سەعاتگەرێکی دیاری ڕۆژە خۆی نیشانەدات ئەبێ خۆپاراستن بێت بێتر هیچ ڕێگەیەکی پێشگیریی تر بڵێن ئەمە بخوا ئەم غەزا ئەم خواردنە محلولێتر بۆ شۆردنی پێس ئەوانە هیچی تایسە دەستنیشان نەکراوە بەڵام بۆ ئەو خۆپاراستنە ئەو ڕێگەگەرە کە هەیە یەک کەڵکوەرگردن لەو مەڵهەمگەر ئەگەر مەجبورە کەسێک بڕواتە دەرەوە کارەکەی وایە لە مەڵهەمگەرێکە دژەخۆر ئەناسرێ لەوانە ئیستفادەکات یا لەو کڵاوگەرەی کە وەکو سایەبانێکی هەیە یانی ئەوە لچێکی هەیە لە پێشەوە بۆ ئەوە سێبەر خاتە سەر پێس لەوانە کەڵبەر بگرێ بینەرانی خۆشەویست لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیشمان هیوادارم کە جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بێت تا پێگەیشتنەوەمان لە بەرنامەی داهاتوو لەلایەن خۆم و باقی هاوکارانم ژیانێکی پڕ لە تەندروستی بۆ هەمووتان